ڕاستەکەی ماوەی 3 ساڵە بەڕەسمی لەناو واری موزیکە ئیشەکەم بەڵام پێشتری شەروانی موزیکم وتۆتەوە مناڵی لە تەمەنی ڕۆزەوە تاکو ئەعدادیە دەرسم پێوتونەتەوە خاوەن پێداویستی تایبەت یاخود کەسانی دیکەش کەسانی دیکە و خاوەن پێداویستی تایبەتیش ئەکید جیاوازێکی زۆر هەیە چونکە خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە کاتێکی زۆرتر هەیە بۆ فێربوون وەک لە کەسێکی ئاسایی و هەر جاریش بەعکسەوە خاوەن پێداویستی تایبەت کە هەنێک شتی لەسەنراوەتەوە لە ڕوویەکی ترەوە بە هەرەیەکی تری هەیە وەکو ئەم خوێندکارم کە ئێستا ئەم توانای فێربوونی پیانۆی زۆر لە مناڵی ئاسایی زیاترە یعنی باشتر فێرە بێت لە ڕووی کاتەوە ئەمان درەنگتر فێر دەبن یاخود بە پێچەوانەوە ئەکەوێتەوە سەر خوێندکارەکە ئەکەوێتەوە سەر خوێندکارەکە کە زووتر فێربەیە درەنگتر ئەوی شەر ئەکەوێتەوە سەر خوێندکارەی کە هەتا چ ڕێگاکی لەگەڵ بەکاربێنی هەر خوێندکار و پێویستە کات ستایلێکی جیاواز لەگەڵ بەکاربێنی بۆ فێربوون بەڵێ ئەکید ئەتوانێت بە تەنیا بیژەنەوە لەگەڵ خۆشمە فێریشم کردو کە گۆرانی بڵێت و ئاوازیش بژەنە لەگەڵیا ئەتوانن بێکەوە پارچە موزیکمان بۆ بژەنە ئەکید ئەنەس بەڵێ گۆرانێکی تر بژەنین